من هدفم هەسلەم گۆرانی وتم کە سیستەمە ئاموزش و پەروەرش یا پەروەردەیە گشتگیرە سەرزەمینە کوردەوار بووگە وەختی تۆ مەدرسەت نەوگە زانکۆ و دانشکات نەوگە ئەم خەڵکە نە ئەحمەقوگە نە نادانوگە نە نەفاموگە بۆیە سیستەمێک دروست ئەکەن کە ئەم سیستەمە بتوانێت لناو گشتێک و لە گشتێکا موجودیەتی بوێ تا بتوانێ بەرهەم بهێنێت ڕوانگە
تجربة لبشكل مختلفة وأما انتقال بدري باشترين رقيشي أمسك أولا كان هجائي ومنزومة تا خلق سريع فيري بي دومين روشيشي وسك بدنگ خوش ببيجيت كبدنگ خوش ببيجيت بعدين يوأوينن كلا أديان إبراهيمية هم توراة هم إنجيل وهم قرآن بدنگ خوش تلاوت أكريم قراني بيش للاي إيما أمشي ويا تغيير درياق بناو اللوتي ناو زماون نبرو قراني بيش إنساني كي بريز بو كلناو هر جامعي كاكاهات خلق أيود قراني إيجيتو أو دسي بي أكرد لبسرهات كان لحكميات لجواني لعواطف لچونيتي الروب الروبونوي الدنيا قراني أود تايستا بريك لمانا إيراديان هز بيان نتشوغنو وأمن نشستي كرقلنا وأقل إما من دليلي هسا بو إيوالي يدم بس بلوي بروين ناو تابيكا من لدنق عثمان بخاطري أوي ك قرانيكا يعني فيسبوك ناتواني ميوتيكا أم درين كرانا وقت قرانيكا يعني اللي دي فورن فيسبوك ميوت قرانيكا جاء يجيب بشيلا قويبو درمان أشياء لحفت كل قايمية كرت من هدفم هسلما قراني داناني بتاعتو حزي بيبكي من خريكم بحثێکەکەم بۆ یاران بۆ ئینسانگەلە گەورەی کوردی بۆ ئەوانەی کە ئاینە کوردانیان ون کردگە تا بزانن لە دەمەدەستیانە چت فرە مەوجودە کە ئەوان یان نایبینن یا چاویان پێ ناکەوێت خۆ ئێستا ڕۆینە سەر دانەیەک من بەوە دەست پێ یەکەم هەر ئەوە هێرمۆنەتیکێکی لێ ئەدەم ئەیدەمە بەرە پرسیار و تێمە سەرە قەزیە ڕێکەوتنە ئێران و ئامریکا و داهاتوویە کە ئەبێ بخۆڵقێت خب اجل لسرچی گیان لسرچی لسرچی لیم توریاگی لسر وعدکی جاران نماگی وعدکی جاران نماگی اوكي ادامه ادا باشی دستر قبلك شجر زرعني نماوي اینجا با قول پیدا من درمی بخوانی کشاو یا خواشاویم کلکر بیو شجر منشی اجی بو قولت پیدام بو خود کشاوه یاخوا چاوەکە و کوێ بێ من چیم خراوە تەمامە نوکتە و پرۆبلماتیکاوا لە ئەگرا ئەوەی کە ئەم بەیتیە دروست کردگە و ئەم گۆرانیە دروست کردگە دارایە ئیرادە گەورەی معرفەتی وگە ئەگەر ئەمە ڕسوو بکاتە ناو زەهنە ئێمە تانشین بکاتە ناو زەهنە ئێمە دووچارە ئەم سەدلێ شێواویە ئەوین کە تەوانە تەشخیصە مەسائلمان نییە بۆ قەوڵە پێدام بۆ پات کێشاوە خۆ بامە تەرسیم بکەین ئەوڵەن لەگرام مخاتەب وە بەردەنگ ژنێکە ژن چ کارەس ژن دەروازەی بەهەشتی واوە دەسۆ کە سێکسە دەروازەی بەهەشت واوە دەسە کێوە لەگرا کێ ساحێ و دەسەڵاتە ژن ساحێ و دەسەڵاتە ئەمە ئەوێتۆ نۆعە دانووسانێک کە تۆ تەزمینە نێودەوڵەتی لێ ناگریت یا خۆت ناتوانی بیگریت یا تەزمینە نێودەوڵەتی ناتوانی بگری هەردوو باڵەکەی باسەکەم کابرایە چووگە لە کوڵە سووچێکا کەنیشکێکی گیر هاوردگە کەنیشک چکارەس خاوەن دەسەڵاتە بەژن و باڵای زەریفێکی هەز کلی لە بەهەشتی واوە دەسۆ کاورە لە کوڵە سووچێکا کەنیشکێکی گیر هاورگە کەنیشکەکە وعدەیەکی پێداگە جایسە پرسیارەکە بۆ قەولت پێدام بۆ پات کێشاوە مەیلێزی پاکێشێتۆ سەروسینەی خۆی نییە بەژن و باڵای زەریفە خۆی نییە مەیلێزی مەیلی بوێ ئەیداوەتۆ مەیلی بوێ نایداوەتۆ ئەم نۆع ئەتراس کردنە پەنج قەران نایەرێ مشکڵ وا لە تووە
خب تەزمینە نێودەوڵەتی چ بوو؟ تەزمینە نێودەوڵەتی خوازمێنی بوو. تو بۆ ئەڕوتە خوازمێنی لەبەرەوەی لە قاوە کاورا بکە ئیتر نەتوانێ پای بکێشێتەوە. باوکی و حاجی حەمەتەقی و حاجی ئەلیاغا و حاجی فڵانە کەس تێری حوسارە کاوراگەی. ئەمە پێشین تەزمینە نێودەوڵەتی کە تۆ ناوی ئەنەی زەواج. یا تۆ ئەم کارە ناکەی، تۆ چیترەکەی؟ تۆ یەکسرە دەسە ئەگەێنی بە سێوە سوورەکەی. ئالەگرا تۆ بەرگیریەک بۆ خۆت دروستەکەی، چەکێ لە دەست خۆت تێڵی تۆ، چون ئەوە کە سەرچاوەی دەسەڵاتە، تۆ سەرچاوەی دەسەڵات نیت. ئەو هەر وەختێ مەیلی گوێ ئەی شێوێنێت. تۆ دوو ڕێگەت هەست، یا تەزمینە نێودەوڵەتی بگری یا بۆ خۆت ئیجادە تەزمین بکەی. ئیجادە تەزمین چییە؟ قەپێ بگری لە سێوەکە تا ئیستا ئەو بکەوێتە شوێنە تۆ، تا ئیستا ئەو واداروێت تەخفیف با لە کارەکەی توە. تۆ کە ئەمە تێنەگەی ئەوێ تۆ گلەی و بناشت، ئەوێ تۆ بۆڵە بۆڵە پیرەژنە دۆڕژیاک، ئەوێ تۆ ئەو ئستدلالەی بە ناو کوردبازی کردیانە ناو زەهنە مەجموعەیەک بەشەر بە ناو کوردەوە قەومی کریاک. تۆ نە زۆرت هەست، نە تەزمینە نێودەوڵەتی ئەگری، نە خۆت ئەتوانی قنگە گونیەکە ڕادەی دانەیە هەنار بخۆی. هیچ کام لەمانە نییە. کە هیچ کام لەمانە نییە هەر پرتەو بۆڵەت بۆ ئەمێنێتەوە. ئەدامادێن کەواتە لەسەر چی گیان لەسەر چی لێم تۆراوی. عزيز من كم خلاو إن جادك ساو كربو نظر من شيم خلاو إن جاي بنوي بن صوت شو من سير إن جاي بنوي بن خالد دبني ديار إن جاي يا ميري قوارا إلا سرسي تخال سريسي إلا سرسي تخال سريسي يا ركين سختسي إلا سرسي لم تاوي إذا لسر وعدك جواني زرعني نماوي دايما سلبي لداخلي كذل بقرم يارينو امني سلبي لداخلي كالي بقرم يارينو إجا سوكا قربي صلبا شوانيتو إلا سرسيتو خال سرسي خۆ بیسە ئەو زعفەی کە لەوێ بووی و ئەو ئشتباه کە بووە هۆی ئازاری لەگرا گەرێکی جوبرانی کاتۆ. تەنیا کارێک ئەتوانێ بیکات چییە؟ تەزمین نێودەوڵەتی نەگرتگە، خۆی قەپێکی لە سێوەکە نەگرتگە. ئیستا هەڵەگەڕێتۆ بە مخاتەبی ئێژێ ئۆکەی تۆ قەوڵەکە باتڵ کرد، شەرتوێ لە داخت بگرم یار نۆ قڕ بدەم بەسەر هەردوو دیدەی تۆ. بی ئەم کارەی ئەمەسەکە بالئەخەرە لەم مەوقعیەتە دەربێ بڕوا بەرەو مەوقعیەتێکی تر. بازم لەگرا یە چارە ئەندیشیەکی واتیا سەرفەن ناکڕوزێتەوە. خۆزانی لەوێ ئشتباهی کردگە، نەیزانی ئشتباکەی وا لەکوێ. وەلێ سەریعەن ئیستا ڕەوەندە ژیان خۆ ناوێسێ، ناوێ کە زۆر بوێسێوە دەسە ئەمە. شرط بێ لە داخت بگرم یارە نۆ قڕ بدەم بەسەر هەردوو دیدەی تۆ. سرسي تخال سرسي لسرسي لم تراوي إذا
اینجا دخم شنیکی صل سر بنی یسری اینجا دخم شنیکی. خب استيش بعنوان حسرت قونا برقة تهديدي كي بوي هنارد داخم چني كي سرمنيي سرين داخم لقل كي سرخيت سرسرين پي كي گيلنيوه ويردي ورين بو كي باسيكي رابردو يا رابردو ها قسكي عبد الله بشير بو لدسم ديكا جميلي كامراني دبوستينم يعني يسيرو سفري كيشي كرقه بسرزمينو بيابان بيستام كنيشكه كواتا سختيكي تهديد قونيشي بحسرته أكاد صل سر بني يسري تخافيكيش جلي ذي ساويري ذي ويلي إجافيكيش جلي كالي ويري ذي ويلي إجاوي خاشتو يقرار ما هو كالي شمعي كليه ليس شتو قرار ما هو غالب شمعي كليه لسري شي تخا لسري. خب إستا إيوه أوينن سرطاي قوراني بنوع شكاية دس بيكات بنوع شكاية بنوع برسيار طرح بروبلماتيكا لسرچيتو ليمتورياقي وبعدنيش كما ترحيكا كتو قولك نهاوردقا وأزانيك أوزع أخراو بوغا توجوب كان خليك لو راستا أي كتي يعني بيكار دانا نشتقا على رقم ويك نيزانيقا للحزي أول اشتباهي كردقا ديسان بيكار دانا نشي ودائما خليك أما تخريبك برو وزعيتي كيتر كواتا أما يك درسي شي واتيا تو لجيجيكا كلاواتشي تسرت لجيجيكا خامي نافامي بلام لجيجيكي ترى إيش الشلايد تكا بقوري لما نميني لما بميني دا أبلوسي كواتا خليكا بشيوي قوراني بيامي بوهانيري كمن واكم وديسان وحر أو باطلكا كتو نشتيك تزبناو الشرط نشتيك تزبناو أهد نشتيك تزبناو بيمان مجبورة بروا مسنقر أخلاقية بقريه تابتواني زواني باوشين جرق السلطاوي وي بلام ديسانوا استقرك يسي لمرحليك بو مرحليك يتر بروا يعني خليك أي كتيت يعني أول ليت تي أبرم وقرار ليت تي أبرم وليت تي أبرم أما بقرن مسرتاي نوع الدبلوماسية تو سرتاي نوع الدبلوماسية إشي بزانيد ئامە خراوی کرد
لەگرا خراوی کرد لەگرا نەزمەکەی خراو کرد تەهدیدەکانی کە کردی نیشانیدا بنی بۆش بوو چون لەگرا وتی تۆ داوای چیت کرد من پێتم نەدا لێو دوا ئەژێت من ئەگەر تۆمێ پادشاهیم بۆ چەس یعنی تۆ لە سەرەتا اعترافت بە پرۆبلماتیکا و مشکڵە خۆت کرد لێودا مەوزعێکی ترت گرت کە ئەم مەوزوعە تەهدیدگونە و هەڕەشەگونە بوو هەڕەشەکەت نەوردە سەر بعد داوە وەکو بەنموین خاو بوویتۆ دەست لە هۆڕ و هەوان دەرچووگە حەکێکە بۆ نامێنێتەوە کڕوزە کڕوز نەوێ تۆ نەبوایە لە مەوزع بێتە خوارۆ ئەمانە دەرسە سیاسین ها تۆ ئەگەر ساختارە ئەقڵیەکی دروستن نەوێ ئەژێ مەیدی بەرم دای لە سەرم تۆ لەگرا زەعفە بوێ مەی لە بەرە بدا لە سەرە ساختارێکی شەپەرزی کە نە تەهدیدە جواو ئەداتۆ نە پرۆبلماتیکایە کە تەرحیەکەی نە دەسە وحی کوێ ئەگا دەئیستەم کڕوزانەوەت لە چی و من ئەگەر تۆم بوێ پاشاییم بۆ چییە بزان ئەو بەیتە خێلێ مهم و شەرت بێ لە داخت بگرم یارنۆ قوربان بەسەر هەردوو دیدەی تۆ مەشیان لەو مەوزعە بوێ سیایدا چون ئەو مەسەڵەن ئێژێ ئیشارەتت کرد وەدەسە ئەنقەز یعنی دیقە بۆ یارە تازەم هەست ئەو دائیمەن تۆ ئەکڕوزێنێتۆ ئەو دائیمەن لێ دەدا ئەو دائیمەن بە درۆن و بە پەهباد و بە پرۆپاگاندا و بەمانە لێت ئەدا و تۆ متوەجه نەوگی کارا چۆن خەریکە لێ دەدا ئەوە تەواو خراوی کرد ناگەهان سەردڵی شێویا کەوتە بیری ئەی حۆری لەقا قاژ ئەبرۆ پەیوەس کەواتە ئەی حۆری لە قاقاژە برۆ پەیوەست تۆ بڵێ بە باوکە نوێژە شێ و نەکا تۆ با بە من نازانم بەهەشت ئەوە شتێکیاوە دەی ئیستا خۆی کردە چی خۆی کردە مەزڵومێکی فەقیری سوالکەری خێر پێ کریاک کە خێری پێ بکەن وخوا عقوبەتی باتۆ بۆ لەبەرەوەی ئەم کزۆڵە بێدەسەڵاتە نیازمەندە خەیرە خەیری بۆ بکەن خوا جواوی ئەداتۆ خۆیشی ناتوانێت جواوی باتۆ ئەمە یەکسەرە تۆ لەگرا ساختار عەقڵی دائەپڵۆسێ لەگرا تۆ فسقنە خەفتگەسۆ تێتیان هەڵداگە تێ هەڵدریاگە مەسە تیان هەڵداگە ئەمە ئەو وەختەوا لە کوڵەسوچێکا کە نیشکەکەی گیر هاورد و ئەی ئای پەنای دیوارە هەتی و مەکە دایکم دیارە چەتی و مەکە ئەمە من نەیتوانی و هەر وەختە سێوەکە بخوا نەیتوانی و ئەوە نەیشە جۆرەتی نەوەژێ دۆز ئەو دۆز لە کەس نەترسێ سەرڕێ بگری ئەحواڵ بپرسێ تۆ نەتوانی تەزمینە نێودەوڵەتی بگری بیخوازی نەتۆ توانیت قەپێ بگری لە سێوە سوورەکە وردە تەهدیدێکە کرد وەکو گەماڵگەفین بوو ناگەهان چوویتە مەوزعە ئینسانە داپڵۆسیاگێکی سوالکەرە کە ئێشێ خێرە پێ بکەن ئەمە ساختارە ئەقلیەکە ئەگەر لەم تەرانە دنباڵێکە تۆ لە هەر بەشێکی ژیانە دەستی بۆ بۆی دۆڕیاگی بەڵێ تۆ بە من بەشکم خوا عەفوی بکە بەڵێ خۆشیان پێکەنین
عوسمان ئەو کەسێک دانیشتگەن خۆیان پێکەنین بەم کزۆریە، خۆیان پێکەنین بەم مەوزعە مزەخرەفە. متوجهن؟ یعنی کەسێکی وەکو عوسمانیش خۆی ئەمەی قبول نییە، بەڵام ئەمەی بیسکە لە ئیمتداد و خەریکە تکراریەکە. خب أهمية أمە چییە؟ من وقتی اجم جهان كردي لمقابل جهان انقيادا، جهان وهمگونه چیه؟ جهان وهمگونه امسه تو ندگره که قبول که امکنیش که چو، ندگره که قبولی که روی تو اشتباهات کرد، دانکید نکندگه لزعف خوتا لتوهم خوتا فكر اكي استدس ودامان خوابوي ورده هرشيه بكي يخيبو بدري اما تيتو چون تو هنوز قبول نكرگش كست خوارد، قبول نكرگل ارويت النهاية كروزانه اما وادي وهمه تو لناو وادي وهمه لكزوري خوتا اكويت چي؟ اكويت توقع معرفة كردن و قورئي كردن لكسي كقورئي ناكا نايكاد آلقرا تو بات لواقعية دوريت كي واقعيتي بيدا كي إشكيني إيجي داني شمجوري تواوبو داني بكنا فريدة كداني ناكني وفرينا دا تشي لي أقوميت داني كزولتي هالدرياقي لي أقوميت بالروح شقوار دق توهم دايلي مشيايا چی بکردایا؟ یا مشيايا دي خواستایا یا مشيايا رابطي جنسيكي لقلا برقرار كردايا. البته بوم دورانه كمهم نيه ولي منزورم او دورانه سا يعني كارت برنديكي ودا سوايا اگر كسي توا تعليم با دنياي كتو هسد دنيايك وهمالودة نتيجيك إذا تدرو نتيجة خلاطيك نتيجيك كتو أويك ما بستدبوغا حاصل انك القحيج خوتت لسريدانيا قبزانا إولا ناو بنا مالا قورة أول دايكت باوكت سرطا كان التعامل اجتماعي تان بفيركا بزيتان بفيركا چي خاصة چي خراوة چي باشا بلام لحديكي ترى لدنياي امرو يتر باوكو دايكتو نبا جهان امرو آشنان نبا بيچيدگي جهان امرو باوكو دايكتو تفرع دنا مدرسة عقيني كان توقعانك تو ارويت مدرسة هقل بيت درو انو قو قول باوكا او مدير درستي دا لم مدرسة چي فير ايوا اكان چون او توقعي بو ليجيگي كايتر او نازانيد بلكو اما حاكميته وزانكوس ودانشقاس وامانسه كتو قورة اكا من يستخليكم چيكم من يستخليكم انسان قورية كردي دروسكم بوكي بو او نسلي 12 سالسي 13 سالسي 14 سالسي بو اواني 25 سال 30 ساليانه بو اواني واخ خريكن كامل او نوچل ساليانه حاليان بويد او جهانا وكو ام كاورا جهاني كي دروس كردوها لتي هالدرياقي ونيازي كنيقرا كدسي لي بقريو غلطي كدقيسي وشهامتي كنيوغا خوي كزول كرد اما وهمه ام دنيا اشي بيشكينيت لذا اما كار باو كتبو كار داي كتبو اما نفيرتو بكا كتو قورت نما دايكم جاران ايواد حدشي هر آوي قورت بي ريجيت بچوكي جو شوين يا أروات قورة نما لناو إنسان كردا قورئي كوچي كرت وتو نتواني إنسان سرور كردي برهم بهينيت
کەسی نەبوو ئەمانەی کە بەناوە سیستەمە ئامۆژ و پەروەردەشە عمومی بەناوە تەرانەهات بێژنیان کات تەوسیفیان کات. با مثالێک بدەم تا حاڵیمان بێ بزانێم ئیقلیمی کوردستانمان هەست. ئیقلیمە کوردستان تەنها افتخاریان ئەمەسە کە زوانی کوردی ئەدوێن کەچی ذهن سەقەت ئینسانە سەقەتیان دروست کردەگە کە کاورا لە پێشینی تاریخی خۆیان هیچی نازانێت. مەسەڵەن کاورا لە جافی من تێناگا بوو تێناگا لەبەرەوەی وشەی نییە جەهانی نییە لەبەرەوەی تێناگا تۆ چێژیت. بۆیە خانەوادەی تۆ ئەگەر دەستیان و دەمیان بگات تۆ ئەهنێرنە زانکۆی ئەمریکی تۆ ئەهنێرنە مەدرسەی ئەمریکی بۆ چون فکرەکەن لەوێ تۆ فێرە گەورەی یەکەن تۆ ئەڕۆیتە جێگەی گەورە تۆ ئینسانە تایبەتێک ئەوی ولی لە واقعە وانیە زانکۆ مشتێک کارمەند دروزەکە کارمەندە سیستەم نە ئەقڵ دروزەکە نە شخصیت دروزەکە نە ساختارە ئەقلی دروزەکە نە ئینسانە ڕەهبەر دروزەکە. بۆیە باڤڵ تەپەداتەمە لە سەرتان بۆیە مەسعود تەپەداتەمە لە سەرتان. سەبەبەکەی چییە؟ چون ڕەچەڵک ئێژێ ڕێوی لە کونە خۆی هەڵبگەڕێتەوە گەڕەوێ. ئێمە ئێستا چیمان لێ قۆمیاگە مەردەمە کوردەوە قەومی کوردیا چی لێ خۆمیاگە؟ گەڕووگە یعنی ئەسڵەن ئەوەی تۆخە ئەوە ڕەسەنایەتی ئەوە کولتورە ئەوە بە تەواوی ئینقتاعی لێ کردگە نە دەرکێکی لێ هەست نە فامێکی لێ هەست نیسی نازانێت لەکوێ باختی نازانێت لەکوێ دۆڕاندی. ئەم مقدمە بەر لەوێ بڕۆمە ناو بابەتەکە مهمە تا ئێمە بزانین لەکوێ تووشە خەڵەت ئەوین لەکوێ خوێندنەوەکانمان غەڵەتە لەکوێ نەتیجەیە کە حاصڵەکەین سەراپا غەڵەتە و سەراپا ڕەبتێکی بە جەهان و کوردی نییە. با من بتوانم مثالێک بێرم و لەگرا بەڕەسیکەم. جایسە بۆم نادۆزێتەوە. ئۆکێ بزانن با بۆ کوڕە جوانێک بۆ کوڕە گەنجێک بۆ پیاەک ئێمە بزانین لە ڕوانگەی ژنێک و پیاگێشی چ شکلی وێ. گشتی ئێوە دڵتان بەوە خۆشە کە کەنیشکێک ژنێکی دروست هەساوی دڵی بکوڕێ بۆتان بێقەرارتان بێ. ئیش تۆ چۆن پیاگێکی ژنێ واتە بۆ کا ژنێک کە ئەزانێت دەسەڵاتی هەست ژنێک کە ئەزانێ جوانە ژنێک کە ئەزانێ کلیدە بەهەشت واوە دەسیوە ژنێک کە ئەزانێ هەزاران هەواخوای هەست ئەزانێ نەک نازانێ نەک بێتۆ حکایەتە ئەوەی کە ئەگەر کەس نەیخواستم شوو ئەکە بۆ تۆ. ژنێک کە نەک گێلوێ نەک گەوجوێ نە ناشیرینوێ بەڵکە زەریفوێ بەڵکە ژنانەگی بوێ بەڵکە ئشرافی بوێ بە دەسەڵاتە خۆی کە بتوانێت 100 دانە پیاگ ئیدارەکە و ئەتوانێ ئیدارەیان کە وەلێ ئەوە بۆ تۆ دەرونی بکوڵێ. من لەگرا لە خات و جەهان ئارای کەنیشکە مەڵان نەشئەتە پاوەیی شعرێکە خوێنمەوە. خاتو جان ئارا پیاەکی خۆشگەرەکە کە زاهرەن هاوسەرێزی تەبیعەتەن حتمە خانمە زەریفێ با کەماڵات با جەماڵاتی گوگە کە دەست پێەکا ژنانە شعرێژێت. ئەم هیجرەتە ئەم فراغە کە ئەم پیاگە جێ هێشتگە یعنی ئەمە نییە لێ دوور کەوتوێتۆ جێ هێشتگە یا تەمدیهیەکات یا بەجێ هێشتگە ئێستا خەریکە لەبارەی ئەوە قسەکە نە لە زەعەف ئەزانێ کە قودرەتی هەست وەلی ئیسە وەسفەکە تۆ لەگرا ئەزانی کە ئەو ئەزانێت کە دەسەڵاتی هەست. بزانێژێ قیبلەم دەماوخم
نمنن نیەن بەرزی دەماخم دوورجەتۆ پەردەی دەروون داخداخم زنجیر تەقدیر کردن یاساخم کەم کەم کردن کەم سۆمای چراخم پەژمردن غونچەی گوڵاڵەی باخم بزانە ئەزانێ کە باخە ئەزانێ غونچەز ئەزانێ گوڵە ئاوا خۆی وەسفەکە پەژمردن غونچەی گوڵاڵەی باخم پەڕکەندن کەڵاو خەیاوتەی دێزم خەیاتە گوڵ زەڕاتە گەنمە شامیەها گوڵ قشەنگی کێز بێژن خەیاتە وزڵفە زەردەکانی ئێژێ خەیاتە کە پەراکەندە بووگە کە پەرێشان بووگە جوانەکەی جارانی نەماگە پەڕکەندن کڵاو خەیاوتەی دێزم نمینەن نەرگس شەحلاوی خوێن ڕێژم ئۆکێ ئەو بە چاوە خۆی ئێژێ چی بۆ ئەم شیعرە ژنانەس ئەو بە چاوە خۆی ئێژێت بە چاوە خۆی ئێژێ نەرگسە شەحلاوی خوێن ڕێژ نمین بووگە فرمێسکی تێکەوتگە تەم گرتگێسی پس ئەم ئشرافی ئەس بەمەی کە ئەمە ژنە کلی لە بەهەشت واوە دەسیوە ئشرافی ئەس بەمەی کە چ قودرەتە ژنانەیەکی هەست و خەریکە وەسف خۆی ئەکا زەردەن گوڵوەرەق گۆناوی گوڵنارم کەساسەن تۆحفەی مایەی بازارم کەساسەن تۆحفەی مایەی بازارم پس ئەمە زانێ بازارێکی هەست بەناو بازارە جوانی گەرمەی تێ ئەم ئیستا کە خەریکە لەم دەردە دەرونیە تووشە سیسیان ئەوێت بازاڕیشی کەساسەوێت زەریفگیان و وەشڵەگیان و بووە قوروان تو ئەمانە خەریکە ڕەونەقی ئەکەوێ قیمەتی تێتە خوار تاڵەن تاومدەم تاوڵە وەردەکەم کاڵەن ئاو هەسەرد سیاوی سەردەکەم لێڵەن ئاویەنەی جاومە جەمینم ئەو و پێشانی خۆی جامە جەمین ئێژێت و پێشانی خۆی جامە جەبین ئێژێت ئاوێنەیە کە تۆ جەهانی تیا بوێنی جەبین یعنی پێشانی لێڵوگە تاروگە لێڵەن ئاوێنەی جاومە جەمینم قڵاخن کاڵاوی باڵاوی خمینم ناڕەوا و جەنداڵ دورجی ئەماونیم بێقەیرن گەوهەر نەقڵە نەهانی چییە خەڵوەتە خەڵوەتێک کە ژنی پیاوێواتە ناوە خەڵوەت هەرمە عاشقەیەکی تەکاکە ئێکی وام پێ هات کە تەنانەت ئەم خەڵوەتیش بە کەسێنەی گەرەکە بێقەیرن گەوهەر نەقڵە نەهانیم کەواتە تۆ تەکە ژنێکی ئاگاهی تێگەیشت و لە مەوقعیەتە ژنانەوە دەدەسەڵاتە خۆیە ئاگاداری ئەمە ئیستە پەرێشانە کامە پیاگە چ نەوە پیاگێکە پێشمەرگەی تێ هەڵدریاک حیزب پڕۆکسی جاکەش و گەواد و نۆکەرە دنیا بابزانین واسە قاچاقچی بابزانین واسە بێسەیرن سەفاوی قەوسە قەشەنگم تۆزە خێڵ خەم وشتەن نەڕەنگم تەمام هەرجەتیر تاونەی بەدکاران مەرحەق بزانۆ چۆنم و یاران ئازیزم یەک گشت مەینەت باری تۆن ئێش و نێش غەم زامداری تۆن جەفای بەدکاران گشت جەبۆنەی تۆن تانەی ئەغیاران گشت سەرکۆنەی تۆن یان خەڵ پێژێ و خەریکی چیت باوەڕەکەی مردگی بۆ پیاگەکە ئەو بۆ شووناکەی ئەو بۆی سیاگی تۆ دیارە تانەی لێدەن سەرکۆنەی ئەکەن و ئەغیار و نەیار و بەدکار و جەفاوی بەدکاران گشت جەبۆنەی تۆن تانەی ئەغیاران گشت سەرکۆنەی تۆن خسرە و شیرین وێڵ جەسۆنگە تۆن مەجنون لەیلی ڕسواوی لۆنگ تۆن سەنعەن تاو مەحشەر تەرساو یاوڕ تۆن یوسف زوڵەیخا و گرفتاوڕ تۆن
ئاغاوکەم فراز وا لەگرا نەوت پیسکە نەوت ڕووناک بیر نەوت سەرۆک حیزبە نەوت تێ هەڵدریاک ئێستا ئەمانەی گشتی کەوت وتی ئاغاوکەم ئەم خانمە کە خۆی وا لە ئەوژا ئیستە پیاگێکی بە ئاغا قبول کردە ئاغاوکەم فڵک چەماون دڵڕێشن ئایستە تۆیە کوڕ ئەشی خۆت قیاس بکەی بەمە تا لە ناوە دڵ ژنێکی ئاوا تۆ شتێکی ئاواویتە ئاغاوکەم فڵک چەماون دڵڕێشن سا ئەو نمازۆ گوناوی من چێشن ئەرێ بێخەبەر بێباگ جە ئەحواڵ یعنی کاورەی پرتە پرتکە نەبووی سەکەوتە دەسو پێ کوتان و بۆ قڕوان و پاچین بۆ چییە کاورە محەلی نەنیاگە چووگە بە قدرت و ویسیاگە کزە کز ناکا ئەرێ بێخەبەر بێباگ جە ئەحواڵ ئەرێ تیرەنداز وەروی دانە و خاڵ ئەرێ بێ ئینساف بێ ئەندیش جە کەس ئەرێ ساحب زۆر جەخوا و نەتەرس وەها پیاگێک دڵە وەها ژنێک ئەوات کە بۆیشی دائەنیشێ کە تانەیش قبوڵەکات دیتان ئەمانە و شتانەسەوە ئێوە گەرەکتانە بەرعەکسی ون وەلی ئەو بە تەمامە ئەم سەفاتە کاورای خۆشگەرەکە ئەمانەی هەسکە خۆشی گەرەکە ئەرێ بێ ئینساف بێ ئەندیش جە کەس ئەرێ ساحب زۆر جەخوا و نەتەرس ئەرێ بێ ڕەحم وڵات چەپا و کەر نەیوت جاکەشە ئەمریکا نەیوت بەرساختی وزارەتە تلاعات نەیوت نەفت فرۆشە بوجە خوەر نەیوت گومرۆکدانەرە دز نەیوت قنە پاڵۆخەرە ناوە ئوردوگا نەیوت گانگانۆکەرە لای ئوردوگا وتی چی؟ ئەرێ بێ ڕەحم وڵات چەپا و کەر ئەرێ تەریدەی سەرملەی خەتەر نەیوت ئافیەت نەیوت قمۆپانۆکردن سەرملەی خەتەر ئەرێ شەو بێداو شەوەنجە زوڵماوت ئەرێ ئیقلیم گیر پەی چەشمەی حەیات ئیقلیم گیرە بۆ چەشمەی حەیات جەهانگیرە خۆشی جەهان ئاراز ئەرێ ئیقلیم گیر پەی چەشمەی حەیات ئەرێ حاڵ نەزان دوورجە سەفا و مەیل ئەرێ شەڕ فرۆش هوونی قەتڵی لەیل نەیو تەرفدارە ئەشتی و سوڵح نەیو پێغەمبەرە ئاشتی حیز نەیو دەمپانۆکەرە وەزیرە ئەوقاف ئەمانەی نەوت تۆ ئەگەر گەرەکتە مەحبوو بە ژنێکی واویتە ئیشی تەمام ئەمانیویتە ئەمانە گشتی وەسفە ئەو سەفاتە بوو کە ئەم ژنە بە دیاری و گرفتار بوو بە پێشی ئاغاکەم ئەرێ حاڵ نەزان دوورجە سەفا و مەیل ئەرێ شەڕ فرۆش هوونی قەتڵی لەیل تاوکەی بنۆشون زوو خزاومە جەرگ تاوکەی بواچوو ئەی خوا سامرگ تاکەی بنۆش و زوو خزاومە جەرگ تاکەی بواچوو ئەی خوا ساومەرگ تاکەی پێچوەر و چون ماور زاماور تاکەی بواچوو تاکەی بکێش و سزاوی سەختی خار خۆ من هەدەفم چی بوو لەمە بەر لەوەی بچمە ناوە تەحلیل هەدەفم ساختارە ئەقلی بوو هەدەفم جەهانە و وەهمگونە بوو وەختی تۆ ئیژی ئەم جەهانە کوردی نییە جەهانە ئینقیادە وەهمە تەوەهمە و ئینسانەکانی خەساندگە و کارە ئاخێزە کوردەوار و سەربەخۆ فڕەدان پەرتاودانە جەهانە کوردیە با لەم جەهانە قێزەونە ئەمەسە ئیسە تۆ دیت من جەهانە کوردی مەهاورد من وتم ژنێک لە پێگەی جەهانارا حەز بە چ پیاگێکەکە بۆ چ پیاگێ گۆناوی گوڵوەرەقی زەردەوێ سەر کۆنەی ئەغیاران قبوڵەکە بۆ پیاگێک ئەقلیمگیر
بۆ پیاگێک شەڕفرۆش بۆ پیاگێک بێڕەحم لە منزەرە ئەو نەبۆ لووسکە نەبۆ تێ هەڵدریاگ نەبۆ فعالە جامعەی مەدەنی نەبۆ خۆ تەسکۆکەر تۆ کە ئەمە جەهانت بوو تۆ وایتە ناوی وەهمە ئەمە واقعیەتی نییە ئەمە ئەو نەتیجە نادات ئەمە لە تۆ کزۆڵێکی تێ هەڵدریاگ کە هەر کارێگەکە ئیشتباهە بۆ یەک گیرە ئەسڵی نەناسینە جیهانە خۆتە نەبوونە جیهانە کوردیە بۆیە هەڵسو کەوتەکانت غەڵەتە مەسەڵەن لە ئینتخاباتە سووریە ئاغایانە فاسدە پەکەکە 8 کورسیان هاوردگە نکتەی ئەووەڵ پەسێمە دروست خوێندمانەوە شتێ بەناو خەڵک وەسە کەنیشکە ئازە و بێشوو نایکرێ ئیشی بدرێ وەشوو ناکرێ ئەگەنێ تۆ کە ئاغانەوی ئاغایی بکەی یەکێکی ترتێ ئێخوازێ بمانەت لەوەی کە تۆ هیچ کارنامەیەکت نییە هیچ قودرەتێکت نییە خەڵک بۆچیشی دەنگوە تۆبان نایدا دیتان ڕۆژە ئەوەڵ من وتم ئەحمەد شەرع وەسە بەرانێ شوان زەنگۆڵەی پێداوێت حەق جفتگیری تەک تەواو سووریە هەست کردی قسەکەی من دروست بوو پس جەهانێکە من ئێژمی جەهانە واقعیە جەهانێکە من ئێژمی جەهانە کوردیە کەرەکەر و شانۆگەری و هەڵپەڕکەکردن و ئەسلحەیە ئەحمەقانە نیشاندان و ڕۆحیەیە کۆی لەبوون ئینسانە گەورەی لێ نایەتە دەرەوە تۆ ئامادە نەبووی تا ئاخرین فیشەک بەسەر جنازەکەت و باز بدەن و تۆ دەمەشق بەر نەدەی تۆ وەکو سەگ درۆ ئەەکەی گشت کەسێ لەم دنیا مل ئەدا بە فەرمانە پیای پیانە تۆ پیاگ نۆگی تۆ گەرەکتە فەرمانە مردم تۆ گەرەکتە قودرەتە خۆت لە مردم بگری قودرەت ئەمرت دەرونیە یەکەم جار خۆت تاجە شاهی ئەنەیتە سەرە خۆت کەس ناینێتە سەرە تۆ ناینێتە سەرە تۆ کە نەڕووی بۆ دەمەشق کە تۆ کە بەشار ئەسەدت نەخست تۆ کە حازر نەبووی 100,000 نەفەر بەی تۆ کوشت حازر نەبووی ملیۆنێ بەی تۆ کوشت ئێمەیە کوردەوە قەومی کریاب هیچ قوربانیەکمان نەداگە قسەی مەفت مەکەن بە قیاس هیچ کەسێ لەم دنیا قوربانیمان نەداگە من تەمامە کوژیاگەکانمان بە حەوادث جادەیش ناگاتە 200,000 نەفەر ئاڵمان جەنگە جەهانی دووەم 8 ملیۆن نەفەری کوژیا رووسیا جەنگە جەهانی دووەم 27 ملیۆن نەفەری کوژیا هەر ئیستەر لە شەڕە ئوکراینا رووسیا حدودە ملیۆنێکی کوژیاگە بۆیشی مهم نییە دەی تریش باوە کوشت قوربانی چیمان داگە بۆ لە خۆمان و حەزەکەین وە کزە کز ئەمە جەهانت درۆست ئەمە بەڵقە ئەم بەڵقە کەس ناوێت و ساحێوی کەس ناوێت و ساحێوی ئەوانەی وا تا دوێ کە هەڵیانە خستۆ و قڕیان لێ ئەدا و یپژوو یپژوو ئەنتەربازیانە کرد و چیقە چیقیانە کرد و سواری یەکتری ئەون ئەمڕۆ نەماگەن تەواو بوو 8 کورسی ناوەسکتان وڕێ واتە ئاوا سووریە دموکراتیک ناوێ دەیبان نەوێ مەسەڵەن چیەکەی بابا کاورای کاول تۆ لە ئەوجە 150,000 نیروی مسلحە خوێڕی و تجاوز پێکریاگ لە ئەو دەراتی ئیسە مەسەڵەن سووریە نەوێت و دموکراتیک چه اتفاقێکە کەفێ تو چه ئەهرۆمێکت هەست ئەم گێلە گێل و پرتە پرتە بوو چی ئەکەن واخەن ساختارە ئەقلیتان واسە ئەمە وەسە کاورای کەر لە ئەوڵۆ ئەیوو لەسەر چی گیان لەسەر چی لێم دۆریاگی بابا تو چیت بوشوگە سەکە لوکە خۆشانسی تو لە هیچ جێگەیەکە قبول کە دۆڕیاگی نایزانی ئەوە حەیوانە لەسەر ئشتبای ئەوێسی تۆپێنن ئینسان بە تەناقز ئەگا سەتحێکی تر ئرتقا پێیاکە
چون ئێوە بە تەناقز ناگەن دلیلەکەی هەبوون جیهان داپڕۆسیاگە ئەحاتەکریاگە بە تەلەڤیزیۆن بە رادیۆ بە هەڵسوکەوتە ناوە کۆمەلگا بە دانیشتنە ناوە چایخانە هەر کەرێ ئەگەی ئەمەتە بوو باستۆری دەکا دووبارە بەرهەمی هێنێتەوە بۆت بۆیە نەتایجە عەقڵیەت و نەتایجێکە هیچ ئەحمەقێک کە لەی سەری ئەمە ناگرێت وا بەحس دموکراسی ئەکا ئێژی ئەمە وەحیە نازلە هەروا ئەوێ یەک قودرەتە ئەعجاب جادوویەکی هەست ئەمە دموکراسی نییە ئەمە دموکراسی بۆ دموکراسی وا لەکوێ چه شەکڵیە وا لە خەزێنەی کیە لەکوێ مەوجودە ئیستا من یەواش یەواش خەریکم تەوەهومە ئەمانە لەبین ئەوەم تا ئینسانە گەوریە کوردی بێرم یاران قدرت تۆ دروستیەکەی خەڵک ناتداتێ تۆ قارەمانە ئەو خەڵکەیتە خەڵک قارەمانە تۆ نییە خەڵک چەپڵەزەنە دیارە قارەمانە خەڵک وەسە کەنیشکە ئازەوی شووی گەرەگە تۆ بیخوازی شو ئەکاتۆ تۆ لێخوازی شو ئەکاتۆ گولە ئەیکا مەجبورە وەگنە ئەگەنێت مەسئلە سەری ئەمەسە تۆ پیاگوگی تۆ قارەمانوگی ئیستا تۆ زانی پرۆبلماتیکای گەورە ئەمەسە کە ئێمە فکرەکەین ئەوڵەن ئێمە گشتمان کوردین مسەتەحین نە مسەتەح نیەین هەرواکە لە ژیانە ڕۆژمەڕە یەکێکمان دکتۆرە یەکێکمان معەلمە یەکێکمان پۆلیسە یەکێکمان فڵانە هەر کەسێک کەرتە تایبەتە خۆی هەست لە گرایشە ئەم چەمکە کە ناوی کوردە ساحێوی هەست ساحێوی کەسانێکن کە دەنگە بەرزیان هەست ئەم جیهانە ئەدەن بە گشت جیهانە دیگەرانە دێکاکە جیهانە کزەکز و قناقن و دیپلۆماسی و دموکراسی و ئەمە کەی جیهانە تۆز ئەمە جیهانە نظامە ئینقیادە جیهانە متاڵەبە جیهانە نظامە ئینقیادە جیهان تۆ نییە هیچ تایبەتمەندیەکی تۆی تیانە دێڕێک لەمە لە هۆنینەوە و نەوعەنگاه و نگەرشی تۆی تیانە ئەمە تێگەین تێنە سەر ئانچی پێژن دانووسانە ئێران و ئەمریکا و ئەو داهاتوەی کە ئەبێ ئێمە بیخولقێنین بزانە ئەبێ ئێمە بیخولقێنین بزانم قسانەی کە کردم بۆ کوردەوە قەومی کریاک لە ناوە شتێک بە ناوە ئێرانی کە تەنیا زوانێک کە قسەیەکە فارسیە خراوترە خیلی کاولن خیلی بام مثالێک بێرمە هەر لەم سەرەتا مثالێک بێرمە بزانە ئەمانە بە کورد ئێژن کورد غەیورە مەرزدار کە ئێژێتی کەسێک کە خۆی کردگەسە سوژە خۆی کردگەسە ئاقڵ تۆ بگیتە مەعقول خۆی کردگەسە سوژە تۆی کردگەسە ئۆبژە خۆی کردگەسە ئەرباب تۆی کردگەسە نۆکەر ئیستا ئەوە بە تۆ لەقەب ئەدا ئێژێ کوردەوە قەومی کریاو مەرزدار غەیورە ئۆکەی تەسەوەرکەن کوردەوە قەومی کریاک دوژمنێ بێت بۆ ئەم خاکە بناوە ئێران وا لە ئەوڵە سەفا شەڕەکە گۆرانی بۆ دروزەکەن ئەسبە وزین کن کە فەردا وەختە جەنگە بیبی جون مەردە جەنگی عاشق توپ و تۆفەنگە بیبی جون من کوردم من ئەهلە کوردستانم کوردم کورد ئیرانم من حەزەکەم و ئەسڵحە و حەزەکەم وە ئۆکەی ئاغای شەماعی زادە ئۆکەی کوردەوە قەومی کریاک تۆ مەرزدارە غەیوری دەیما مەرکەزدارە غەیوری شویت دەیبا دەریادارە غەیوری شویت مادام مەرزدارە غەیوری چۆن لەگرا تۆ تەشخیص ئەدەی دوژمن کێس ئەڕۆی خۆت ئەدەی وەکوش چۆن لە مەرکەز تەشخیص نادەی دوژمن کێس بڕۆی بیکوژی چۆن تۆ پێت وایە ئەوەی وا لە مەرکەزا تەشخیصە تۆی هەزواوەیتە مەرزا چۆن پێت وانیە ئەمە جاسووسە ئەمە دەستکردە ئەمە درۆزنە ئەمە دەستکردە دیگەرانە هەر ئەمە تاڵکێش بکردە هەر ئەمەت قبول کردە کوردا باغیرەتن دێ هەر ئەو غیرەتەوە من ئێژێ بێغیرەت تۆ لە تارانە ئێشێ هەڵ دەکێنن چون تۆ خائنی هەرچیە من لە گرابەرگیری دێکەم تۆ قڕۆری ئەەکەی لەولاوە چون تۆ عامل دوژمنی
دەی کامتان لەو سۆنگە هاتنە ئەم سۆنگە وێزیان کامتان پانتان کرد و هەستان پێ کرد پانتان کرد و هەستان پێ کرد مشکل دەوڵەتی ئێران چییە؟ بۆ ئێمە دەوڵەتی ئێرانمان کێشان لەسەر ئەگرا بۆ خاتری ئەوەی کە ئێمە دیسانەوە حاڵیمان نییە واینە ناو وەهمە بزان ئاغەگیان وەختی تۆ لە جەلالە حیزە تاڵەبانی لە پارتیە حیز ئەشنەفی ئێژێ ئێرانیەکان 2500 ساڵە کۆکە دەوڵەتن یعنی 2500 ساڵە دیوان سالاریان هەست ئەمر سیاست و ئیدارە ئەزانن دەی باوەڕ کە لەمان کەرترن بۆ لەمان کەرترن تا من جیاوازیە دەوڵەتە عێراق تەکە دەوڵەتە ئێرانتان پێبێژم وەختی ئێژین ئێران شارستانیەتە تەمەدونە و عێراق هیچی نییە عێراقی وڵاتە تازە دروستکریاگێکە کە لە توولە تاریخا نەوگە ئەگەریش وەک زمانێ یەک سری دەوڵەت شاروگن بەناوە بابل و سومر و ئەم جۆرە ئاشور و ئەم جۆرە تەڕت و ڕاهاتە تۆ یەکێنەیەک بەناوە عێراقت نەوگە هیچ وەخت ولی وەختی ئێژیت ئێران تەمەدونی بووگە شارستانیەتی بووگە ئەمە یەکش دێژێ ئاگاهی consciousness وەختی حرەکەت ئەکا تا هەر دەفعە و لە قەبارە و لە سوورەتێکا زهور پەیا بکە ئەم زهورەی کە ئێوەی بیسن ناگەهان ئەچنە ناوە ئەفلاکە سوەرە فەلەکیا ئەمە واسە تۆ لە پڕێکا شتێک دەرتێت کەواتە وەختی ئێرانی تەمەدونە پرژنی بوێ یعنی ئینسان ئێرانی ئیشی غایەتێک تەعقیب بکە یعنی خوا دروستی نەکردە بخوات و بزێت و بکات و بدات تا بێت و خەڵکە تایلەند بەڵکم خوا دروستی کردە خوا هەڵی بژاردەگە ئەمە سێ چوار هەنگاو مێژووی بەشەر تەقدیرە مێژووی بەشەر کە بەرەو ئازادیە بەرزیۆکاتەوە بۆیە لە ئێران تەوەقع ئەکرێت لە عێراق تەوەقع ناکرێت کاکە لە عێراقی تەوەقع ناکرێت پیاگون لە عێراقی تەوەقع ناکرێت لەم دنیا حزورێکیشیان بوێ خۆیشان بە گەورە بزان لە عێراقی تەوەقع ئەکرێت وەرگە زلێکی بوێ ئیزا ما عەندی کەرەج ما عەندی شخصیات وەرگێکی زلی بوێت و بیر لە ڕانە گۆشت کاتەوە لە عێراقی تەوەقع ئەکرێت مشتی مەردەمە فاسد پولەکی تێ هەڵدریاک کەس تەوەقع ناکا لە عێراقی خۆیشی لە خۆی تەوەقع ناکا عێراقی نە ڕساڵەتی هەست نە مەوجودیەتی لەم دنیا هەست تەنانەت لە فەلسەفەی شیعی گەرە و ئیسلامیە عێراقی دائیمەن ئیمام کوژوگن دائیمەن ئیمام کوژوگن هەرم تاریخ جەعلە شیعە هەرچی ئیمامە شیعەس بەدەستی عێراقیە کوژێ لە بێوەفایی لە خوێڕیگەریە خەڵکە کوفە لە خوێڕیگەریە خەڵکە عێراق کەواتە عێراقی مەوجود زالوویەکە بۆیە خۆشان وە سەخی فەزانن بۆی مەسەڵەن دانەیە تێ هەڵدریا بە تریاکی ئێران تێ سوارە قنە تەکتەکیان ئەوێ بەناوە میلیشیا لە کوردباز و تا عەرەبباز و تا شیعەباز و سواری قنی گشتیان ئەوێ بۆ ئەمانە نە شەخسیەتیان هەست نە ڕەساڵەت تاریخیان هەست نە ڕۆحە ئینسانیان هەست نیسیان کەواتە وەختی تو ئیژی ئێران تەمەدونە مصر تەمەدونە ئەو جارەمە فەرقەکە بۆیە تۆ ئەوێنی عروبە لە مصر دەست پێیەکە مصر تەمەدونێکی 6000 ساڵ هەست پێگەی داڕشتنە ژیانە ئیجتیماعیە ئینسان وگە ساختارە گەورەیە پیچیدەی ئیجتیماعی دروستەکە ئەمە مصرە کە ئەتوانێت جەمال عەبدولناسر بێرێتە دەرەوە مصرە کە ئەتوانێت عروبە بەحسکا وەتەنە عەرەبیەنە ئەو ئەتوانێت دروستیکە کاورای کوڕە خام و سیاچار نشینە نەجد و حجاز ماڵام قسانە نییە کاورای گمێزە حشتر خوەر ئائیستە نەفت فرۆش ئەو ماڵە ئەم قسانە نییە هێنە ئەم قسانە نییە پوڵقنە هیچ کەسێ پەڕۆ ناکات نایکات بۆی ئیستە دەسوەدامەن پاکستان بووگە کەسی نییە شەڕی بۆ بکە 40 ملیۆن نەفەر جەمعیەتی هەست تریلیۆنها دلار پوڵی هەست ئەرتشێکی نییە شەڕی بۆ بکە چارە مشتێ یەمەنی ناکات ئیشی بڕوا لەگەڵ پاکستانە ڕێکەوێ بۆ چون خۆی حیزە
خۆی حیزە بنەمای نییە مشتێ گانگانۆکێکەرە خاندان ئاڵە سعودن توڵات نێ گاوداریەکە دروست کە گەناونیاگە ئالە سعود لەگرا ئێران کە پێی ئێژن تەمەدونە ئیشێ غایەتی بوێ پرپسی بوێ نەیوێ تڕەهاتە نەیوێ دانەیە خوێڕیخانەس بەناو تایلەند ئیتر ئێرانی بوونێ معنای نییە هەبوونی دەم جەهانە معنای نییە پەرژن سیڤیلایزیشن معنای نییە ئەم تڕەهاتە واوەم ئەحمەق گەلە داگیانە مشتی هندی و پارسی و مشتی داپۆسیا و تخمە کاڵی و قەرەج و مشتی جوولەکە و مشتی ئەمانەی کە بەخۆیان ئێژن ئێرانی وا هیچێک نێ لە ناخیانە بەناوە ئێڕانی هەرو تڕەهاتی کە بەناوە ئێرانی باسیەکەن ئەویشیانەتیانە بوویە تۆ لە دەوڵەتە مدرنا دوو جۆر دەوڵەتە لە ئێرانادی لەم ئێرانە حیزە دەوڵەتە ئەوەڵ چیرۆکە 2500 ساڵەیە ڕساڵەتە قەومە ئاریایی بوو دەواازەیە تەمەدونهای جەدید و ئەوە بوو کە مەسەڵەن شا دەستێ خستە قنە عێراق عەبدولکەریم قاسم لابووە مەسەڵەن مەلامەچەی بۆتان دروستە کرد مثلا تمام پایگاه‌های شکاری و هواپیمایی و سنور عێراق بۆ چون گەرەکی و لە پشت ئەم جەعلیاتە شتی بەناوە تەمەدونی ئێرانی دروستکە کە قەومە بەرتەرە ئاریاییە لە خوەخشەترە و خشایارشاوە هاتکە دیسانەوە وەحدەتە بەرکەسرێت سەوارکە فەتی دەرچوو لە پارادایم شیفتە 57 جێگەی نەبوو گۆڕیان کیان هاورد ڕەوایەتە دووەمە ئێرانیەت چییە؟ شیعەگەری ئێرانیەت هیچێک نییە بێجگە لە شیعەگەری ئەم شیعەگەریە هیچ واقعیەتێکی زیستەیە دروست نەبوو مشتێ تازە هاوریاک مشتێ تازەوە شیعەکریاک مشتێ درۆزنە هەزار چهرەیە بێدایک و باو کە ئەیجنسی کۆمپانیای هێندە شەرقی کە فەرازەکەی بووە خومەینی فەرازەکەی بووە سپاه و پاسدارانە ناقانونی بێمەشروعیەتە ئینقلابی مشتێ مەجبوری و بێدایک و باوک و تخمە جن و نانە لەمە و ئەمانە وە پوڵ ساختارێکیان بۆیان دروستکردن هەم سپاه پاسداران ئەمیشە شکستی خواردگە ئەمیشە چۆن ئەمە شکستی خواردگە چۆن تۆ ئەمانە دەرئەخەی ئەمە بمێنێ تێمە سەرامە ئەمە مهم نییە کە ئەمانە دای ئەنووسێنن یان ناینووسێنن ئەمریکای ئەربابیان ئیسرائیلە بەچیان ئیستە ئەمانە لەم فشە کردگیانە بەناوە ئێرانە شیعە ئەگەر بین بێغایەتیکەن ئەو جا هەن دەوڵەتە معمولی بۆیە ئەمە هەر ئەوە مهم نییە تۆ ڕێکەوی کە ڕێناکەوی تۆ چیرۆکە ئەم ڕێکەوتنتە چییە سەرکەوتگی ژێرکەوتگی بردەکتەسۆ گایریاگی لەمە بەدوا کێ ناوت ئەزغەرە ناوت حسینە ناوت پشتیاس لەمە بعد ناوت چییە ئەحیانەن چه مەبەستێکت بۆ داهاتوەس ئالەگرا تۆ خۆیتە قەیرانێ کە هەنە ئێرانە نەهێنە ئێراقە ئێراق کۆلەن خوێڕێ بەریدن چی ئەو قەیرانە ئەرێ کاکە ئەمانە لە ناوخوا چی ئەکەن ئینسانە ئێرانی بوون قەرارە بەرەو کێ ڕابرە دۆلار دەربێرێ واقعاً تەمەدونی بەناوە تەمەدونی ئێرانیەت ئیشی بڕوا دۆلار دەربێرێ تا فاسۆلیا بخوا وەرگی زل بوێ ئەم پێژن غایەت لەکوێ پێژن غایەت ئاڵف بکەیتە بەرە حەیوان بلەوەڕێ دووگی بکەنێت و سەری بوڕی ئەمە پێژن غایەت پێژن پەرپس نە ئەم کێشە گەرەکیان و چۆن حەلیکەن گەرەکیان و بێن شتێ بەناوە تەکەسر و تەنەوع و غایەت و ڕۆح و ئەمانە بکوژن خەڵکێکی مەسرفگەرای فاسد دروستکەن تەسەورێک لە خەڵک بەناوە تەنەوع و تەکەسر و ژنان و کچان و مناڵان و گەی و هەموسکشواڵ و کوردباز و تورکباز و بەلوجباز جا ئەمانەت تێیش داستانی بەرەو گۆڕانکاری بەناوە ئاهاد ملەتە ئێران تەکەسورە ملەتە ئێران شتێ دروستکەن بەناوە وەحدەت یعنی دەوڵەتە ئێرانی دەرکەسرێت ئیسە غایەتەکەی چییە حکوومەتە قانون چ شتێک تاقیبەکە سۆڵح لە ژێگەی دەسە پاکس ئێرانیکە
سڵح لەسایی دەوڵەتە ئێرانە و کاری وا پەکەکەی کرد بۆیان کوردباز ئەیکرد بۆیان کۆمەڵە و دموکرات و پارتی و یەکێتی حیزەی کرد بۆیان تەمامە کۆمپۆزیسیۆنە ئێرانی ئەیکرد بۆیان ئەربابە ئەمریکایی ئەیکرد بۆیان ڕەساڵەتە سەوەم دەوڵەتە قانون بوو مشتی عنتر و مەجبوری و خوێڕی بێنی ئیمزای پێ بکەی کەسی نەپرسێری کاکە تەمەدونە ئێرانی غایەتە تو چییە ئەمە بە ئێوە نایژن ئالەگراسە کە کوڕە تۆ ئشی یەکێ دانیشی تعلیمی با تا ئەنسانە گەورە لە ئاو دەربێ ئەمە لە هیچ دانشگایەکەوە تۆ دەرسی نادەن تۆ ئشی ئاوینە سەروەران ئاوینە کوردان بزانی تا ئەم شتانە بزانی باگەقنە کاوراوا لەکوێ مشکڵە کاوراوا لەکوێ کەواتە ئەمە مهم نییە کێوا لەسەر چ پۆستێکە ئەمە مهمە ئەم پۆستە چۆن ئەلاوێنێتەوە ناتوانێت بیلاوێنێتەوە بۆ چون مەقولەیە دەوڵەت ملت یعنی دووچێت دەوڵەت ملت یعنی دروستکردنە ئەرتش بێپایان یعنی چیرۆکی کە تەمامە ئەم خەڵکە بە یەک و ئەوەسی چیرۆکێ ئەم خەڵکە بە یەک و ئەوەسی ئەم خەڵکە ئامادەی گیانبازیە بە ئەم شوناسە لە پشت ئەم چیرۆکە ئەمە ئەرتشێک دروست ئەکا لە دەستە ساحێوانە دەسەڵات کە لە تاریخە بێنەزیرە ورد و دەست پیرەمەرد و پیرەژن گەنج و مامناوەندی گشتی سەرباز ئەم ئەرتشانە سەربازی پێدەن لۆجستیکی بۆ دروستەکەن ئیمکاناتی بۆ دروستەکەن مهماتی بۆ تەهیەکەن مل نادەن دەرنەتیجە یەک ملت کول لە نێوێت و ئەرتش لە پەدیدەی دەوڵەت ملەتە بۆیە دەوڵەت ملت جەمعیەت فرەکە دەوڵەت ملت وەسە ماڵدارێک پەزوونێ ئەسێنێت ئەیانێ لە یەکتری جەمعیەتیان فرەکە پس دوو کارکردی بوو یا ئەرتشیە و زۆرە گەورەس و هاوکاتە لەگەڵ ئەمە جەمعیەت فرەکە بۆ خاطر دەرکە دەوڵەتە ئێران تۆ ناوێ خۆت گەوجکەی بە دیارە 90 میلیۆن و دێشی دانیشی کەسری لێ بگری دەوڵەتە ئێران چییە ملەتە ئێران چییە تیتە خوار و ئەوێنی ئەمانە هیچ چیرۆکە هاوبەشێکیان نییە کەس ئامادە نییە لە بەرامبەر شوناسی کەنیسی خۆی باتۆ کوشت ئەمە دروست ئێرانی خۆی ناتۆ کوشت قسەی مفتە جەنگەکەی ئێران و عێراقیش کە دیتان کەسێک بۆ ملەت خۆی نەداوە کوشت گشتی بۆ خوا خۆی داوە کوشت بۆ حۆریۆل عین خۆی داوە کوشت ساڵە ئەوڵ و دووەم و مشتی دێهاتی تورک و لۆر چون خۆیان داوە کوشت ساڵە دووەم سێوم کەس ئیتر نەچوە جبهە تازە ئیتر کەس نێگەرەک و بڕواتە بەهشت و لای خوا نێگەرەک بوو بۆ یەکەوتنە سەرباز بگیری و زۆر خەڵکیان هەناردە جبهە سەرباز بگیریان نەکرد ئەم وەهمانە بنێنە کەنارۆ کەسێ لەو سەرزەمینە ئامادەیە قوربانی کردنە خۆ لە پێناوە چیرۆکە مشتەرەک جامعە خوێن و وڵات نییە خۆ ئەمە چه ئەمرێک دروستەکە ئەمە فڵتە تەمەدونە ئێرانی تۆ مشکڵەکەت ئەمە نەوێت کە تەمەدونە ئێرانیەک مەوجود نییە تۆ ئیشی داوای لێ بکەی بژی تۆ تەمەدونە ئێرانی دادەی خۆت بنوێنە مشکلە تۆ ئەمە نەوێت کە شاهنامەی فردەوسی جعلیە مشکلە تۆ ئەمەسە ئایا لە ناوە ئەم ئێرانە کوهەن ئولگویە بە ناوە ڕۆسەمە زاڵ مەوجودە تەک پاڵەوانێک کە هەرچی پادشاه فاسد و گەواد و بێشەرەفە ئەم شەڕکەرە لە مقابڵە دوژمنە مەوجود نییە ئەمە نەڕیشەی تاریخی هەست نە ئوستورەیە هیچ کەسێک وگە ئارەشە کەمانگیر کە گیانە خۆی ئەکاتە وزەی تیر تا سنوورەکانە وڵات پانۆکاتەوە هیچ نمونەیەکی لە ناوە مردمە ئێران هەست نیسی دروست داوای لێ بکە ئارەشە کەمانگیر وە قمپان هۆکات و دەرێکی وەدەسە داوای لێ بکە حسینە کەربەلاوێ قمپان هۆکات و دەرێکی ئەمە لە شیعبوون فقط سیغەبوونی گەرەکە هیچێکی تری نەگەرەکە شەهادەت مەهادەت کیلۆی چەند کێ تاقەت هێز بێتە ڕۆسەمە کوڕە زاڵ دانیشە بۆ خۆتان حوقەی تریاک بچەسپێنن تریاک و گانگانۆکیەکەن تەکە یەکتری ئەمە نە ملەتە نە تاریخ واقعیەکی هەست نە هیچ کوهەن ئولگو و ئوستورەیەک ڕۆچ و گەسە ناو حافزەیە تاریخی و ژەنێتیکیە ئەمانە کەواتە هەر فشە لە تاران ئەیکا پنج قەران نایێ بزانە کاورا ئیژە ڕەحبەری جیهانە موسلمین کوژیاگە ڕەحبەرە جیهانە موسلمین کوژیاوێ ئیستە تۆ ئیشی فتوایە
قتل آمران علي خامنه‌ای بدەی تۆ ادعاکەی من نائب ولی نائب ئیمام زمانە تۆ بەناوە ئەمە خەڵکە گرکە ئیعدامە کردگە حەپڵ کردگە بەناوە شیعەبازی ئیستە ئێمە تەوەقوعەکەین ئێوە بە ئایەتوڵڵاهای شیعە و مەراجع تەقلیدتان و سیستانی حیز و ئەم جۆرەشتانە یەک فتوا بدەن تا شیعەیە پابووگەن سەرانە ئەمریکا سەرانە ئیسرائیل سەرانە دووە لە خەلیج مەهدور و دەمکان نەیکەی تو ئەوکە مەکە من نەزانم نایکەی نەیکەی شیعەبازیت بۆ من 5 قەران ناجی تۆ ناتوانانی تاران نگەهداریکەی نات حتا بەیانی حەپە بێ حتا بێژی بووگەن پای شیعە فرەقەویە من وەکو سەک تۆ ئەتۆپێنم من جاران کرد دەسم نەئەوەر تو گەلە کۆمە دەکرد گویا تۆ شتە مهمێکی دێمین سالەگا دەریەخەم تۆ فتوا نادەی بۆ فتوا نادەی چون ئەگەر فتوا بەی بازیەکە جددیەوێ ئەگەر فتوا بەی بالئەخەرە لەناوە ئەم شیعەگە لە پێپابووگەنە یەکێ پیا ئەوێت ئەم فتوای تۆ جێبەجێ بکە ترامپ هەر 2 ساڵی تر ڕئیس جمهورە نتانیاهو هەر ساڵێکی تر نەخۆست وەزیرە خاندانە ئال سعود فاسد خاندانە ئال نەهیانە فاسد خاندانە سەباح فاسد خاندانە ئەم فاسد گەلە بالئەخەرە ئێشەی لە ساڵی مەردا گوێسن خومینی فتوایەکی دا بۆ سەڵمان ڕشتی 37 ساڵ دوای مەرگە خومینی کاورەیە لە ئەمریکا چەقۆیەکی دا لە سەڵمان ڕشتی بۆ شیعە یەک فتوا نادا چون بازیەکە جددیەوێ بکەواتە ئیسە تۆ کە ئەمە ئەوێنی کەس گووە کڵاوە ئیمام مەهدی ناپێوێ کەس گووە کڵاوە نائب ناپێوێ کەس گووە کڵاوە مەرجع تەقلید ناپێوێ منیش حەساوە توورێ بۆ هیچ گەوادە شیعە ناکەم نایکەم حتا سۆحایش گوو بخوا بێژێ احترامە دینم بگرێژم گەوا باوک تۆ خۆت احترامە خۆت ناگری احترام زمانێ تێ کە تۆ خۆت احترامە خۆت بگری تو حەپە ئەکرد ئەو شەهادەت ئەنۆشم و وەکو حسین و وای ئەگەر خاومنەئی حکمە جەهادم دەهات ما تۆ توانانی ناتوانانی حکمە جەهاد بگری تۆ لە کەربەلا و محەڕەم هەر قنقنۆکەی فێرۆگی ئەکەنەوە قنقی یەکتریۆ ڕوونە کەربەلا و محەڕەم گووە قەورە باوکو خۆتان و زیارەتە گانگانۆکێتان چون من ئەمرە ڕۆحانی تیا ناوێنم من لە تۆ سداقەت ناوێنم لە ئیدعایەکە ئەیکەی سداقەت ناوێنم من مشتێ تەقیەکە لە درۆزنە پۆفیوز ئەوێنم کە ئیتر وەکو جاران ناتوانی نەڕە نەڕکەی دەرکەوتنە تەکە من دەرکەوتنە ئەرتشتەکە ئەرتشانیە خیابانە سەرە چوارڕاستۆی منم ئەسلحەیەکی دەوانچە زینێ مناوچاوتەوە تەقێنمەوە وە لە بینت ئەوە بۆ ئەسلحەی دەوانچە کاری نەیەکرد چون تۆ چوبووی بە ڕەوایەت و بە چیرۆکێ خۆتە کردووە ساحێوە ئەم سەرزەمینە ئەم خەڵکیشە نەی ئەوێران نەی ئەزانی چۆن لە تۆ تێپەڕێ نەی ئەزانی تو جاشە کوڕە جاشی بەچکە کاوڵی توخمە بەچکە کاوڵیت بابەجان ڕزا پالەوی توولەیە بنیامین نتانیاهو جاسوسە نتانیاهو ئەمانە بەلایەن و فرە عادیە چون خۆیشان جاسوسە نتانیاهون خۆیشان جاسوسە نتانیاهون لەگرا ئەمرێ بەناو ناسیۆنالیزمە ئێرانی مەوجود نییە ئائیستە بێسن تۆ ئشتباعەکەی ئێژی ناسیۆنالیزمە ئێران چت خراوێکە نە تۆ ئەحمەقی وە پێ بێژە سەگ باوک بستێ لە خاکە ئەگرانە دێتە دەسە کەس ئینسانە دەست نیشاندەی پۆفیوز و سەر دەسەڵات دانانی ئەم نەوتە نادەی کەس بیوە گوو ئەخۆی بیدەی بیوات چون ئەو ئدعاک مەگە ناژێ من تەمامیەتە ئەرزی ئەپارێزم وە تۆی کردگەس و بەچکە جاسووس هەرواکە مەرزدارە غەیوری مرکزدار غەیور وە دەریادار غەیور وە ئاسماندار غەیور وە پس تۆ لەگرا ئەوێنی شتی بەناوە ئلیتە ئێرانی مەوجود نییە مشتێ دەڵەحیز و بیدایک و باوک لەوێ مەوجودە کە ڕووداوەکانە بەرەو پێش کە ئەچێتە بەرەو ئەمانە لە چیرۆکە داهاتوویان هەست بۆیە مشتێ حیز و قەحبە و کوردباز و ئەمانە تێرن گەرەکیانە دەوڵەتی بۆ دانین ئەمە ئەتفاقەکە لەگرا شتێکی ترە لە تارانە وان لوتکەی شەڕتەکە یەکتریا بوو چون هیچ پێیە گەورەیەکیان تیان نییە چون ئارمانێکیان نییە چون بەڕاستی ملت نییەن چون ناسیۆنالیزمی مەوجود نییە وەختی هیچ کام لەمانە مەوجود نوێ چی مەوجودە؟ پول مەوجودە قمە تۆ چی حفزیەکە؟ پوڵ و دەسەڵات حفزیەکە پوڵ و دەسەڵاتەکەت بکەفێ ئەدیێن ئەمانە زانین یەکتریەگەین دەرنەتیجە کەس بۆ کەس ناچێتە دواوە ئەوەی ئێوە ئەیوێنن نەشەڕە ئامریکاس
کە جمهوری ئیسلامی لەبین بووە بەڵکە شەڕە ناوخۆیی ئۆلیگارشهای فاسد بێتەبارە ئێرانی لە ئێران نامەوجودە. ئێران یە ساختارە بوروکراسیە هەر بێشەرەفێکی تۆخمە حیز گەرەکی وێ ساختارە ئێرانیەت باس تعریف کاتە خوێنی مباح و ئەمما یاران و ئەو گەورانەی کە لە ناوە ئاینە کوردانە ئەو لەو گەورە و گەوری ئەنوێنن با بزانن هەر کەسی خائن و جاسوس وێ خوێنی مباحە، سەلتەنە تەڵەب خوێنی مباحە، ڕزا پەهلەوی کوشتنی مباحە، هەر کەسی جاسوسە ئەمریکا و ئیسرائیل وێ کوشتنی مباحە. لەمانە بکوژن تا کاورا بفامێ ئەوە وەختی و خیاڵە ڕاحەت تێژی من جاسوسە ئیسرائیلم و چیەکەی ئەتۆپێنم چیەکەم ئەتۆپێنم ئەوە ڕوو ئەکاتە یە خەڵکێکی دەس و پێسوا و کە نە قودرەتی هەز نەخۆی وە گەورە ئەزانێ نە ئیمکانە حکمی هەز نە ئیمکانە ئیجرایی هەز ئەوە تڕەتڕەکە چون خۆی لەگرا ئەربابە ئەرباب ئێمەین ئەمە حیزە دروستکریاگە بەدەسە ئێمە ئەتۆپێنرێت هەر کەسێ جاسوس وێت هەر کەسی خائین وێت دەست نیشاندەیە خارجی وێت نزیکترین کەستان وێنیشی بیتۆپێنن. پس لەمو بەدوا لە ئاینە کوردانە ئیتفاقێکە کەفێ من لەشکەر دروست ئەەکەم نە پادگان دروست ئەەکەم من ئینسانە کوردیە گەوریە متعین دروست ئەەکەم لە هەر کوێم سەرزەمینە خائینێ گەوێنێ حکم بەسەر قنی و ئیجراکات بۆ ئیجرایکات وەختی کاوران نە تەمەدونی هەست نە ناسیۆنالیزمی هەست نە غیرەتی هەست نە دیسیپلینی هەست ئەمێنین و تفەنگە ئەو تفەنگە من ئیستە تفەنگە من لەو خاستر ئەوڕێت من دقیقەن گەرەکم و ئەم بەرە بەورە گشتی پاک بکەمەوە خاس یەکتری بوێنین ئیستە من ئەزانم ئەو قنەرە ئەو ئەزانێ ساحێوە مەملەکەتە منم ئیستە بوو لە دەوانچەکەی من یەک و دایەکە باکێکم لەوە نییە. پس لەگرا تۆ دیت قۆناغە تۆ ئینسانە گەورەی کوردیت بوو من سابتم کرد ئەگرا گەورەیتیانیە سابتم کرد ئەمانە گشتی بەرساختە دایکیان کیسەکەشە حەماموگە پیاگیتیانیە. من بە یارانە ئەقلیم ئێژمدانێ پارتی یەکێتی تێ لاتانە لە ئەڕواتڕێ و تەحلیلتان چێت دەست بۆن بۆ قنیەمە قنەرە پارتی یەکێتی قنەرن جدی مەیانگرن تەواو بوو قنەکەیان داگە و تەواو بوو کاورا جدی مەگرن شخصیەتی پێبەن فکر بکات شتێکە گۆڵ نەخۆن هەر هاگەرێکی و تڕەتڕکا خۆی جدی بگرێت دەست بۆن بۆ قنی ئەو هەم خۆی قنەرە هەم تاریخی قنەرە هەم حیزبەکەی قنەرە هەم تەمام شد بۆ تەمام شد مەگەر هاشو هوشی نەیەکرد ئەمریکاوا لە پشتمانە ئەمریکا 2010 ترامپ بودی ئەم حیزە پوردزە جاسوسە ئەوە ترامپیان ماوە دەوڵەتە عێراقی ئندەی نە گۆمرێکیان واوە دەسۆ نە سنووریان واوە دەسۆ نە فڕۆکەخانە بووگنۆ مشتێ قنەرە ناوە هەولێر و سلێمانی ئێرزە پێشمەرگەی کوردستانیشیان پترایس گەلێکی سیبی کاتەوە نیرویەکی وزارەتە دفاعیان پترایس زانی کێز پترایس هەروەسە واگاتانی پالێت دۆلاری پێتاندا گشتی کردنە حیز پترایس ئەوەسە وا ساڵە 2004 هات و شروعی کرد بە بڵاوە پێکردنە دۆلار هاوکات کوتان هەر ئەوەسە وا دای لە فەلوجە ئەوەی گشتی فێرە حیزە بوو سەرۆک عەشیرەتە حیز و دیوەخانە حیزانە دروستکریا ئەو پوڵە پترایس بوو پترایس دیسانەوە تێت و دۆلار سوارە قنتانەوێ دە ئیسە تۆ حیزە گەڵقن پانۆکەرە پێشمەرگە نەماگەوا لە ژێر دەسە وەزارەتێکی تایبەتە دەی ساختارە بوروکراسیشت خۆ نییە تۆ ماگی تۆ مشتی پلیس ملول و حینی قندەر و دەورە خۆتۆ لە هەولێرە تخوا لە تۆ جاکەشتر هەست لە تۆ گەواتر هەست لە تۆ خوێڕیتر و سەخیفتر لەم دنیا هەست بزانە ئێوە مەردانەگیتان نییە مەردانەگی نافرۆشنەوە نێستان ئەقڵتان نییە ئەقڵ نافرۆشنەوە نێستان شەرەفتان نییە شەرەف نافرۆشنەوە استراتیژیتان نییە استراتیژی نافرۆشنەوە گەورە نییە ئەزان چێ فرۆشنەوە پول ئێوە پوڵە دزیە ئەو مردمتانە هەست و ئەو مردمە ئەگەر پیاگوێ وەکو بەرخ سەرتان ئەوڕێ ئەوەی بردگتانە لێتانە سێنێت
وا مارکس ثابتی کرد هەرچی پوڵە تەبەقەی حاکمەس دزیە وا لە ئەم باشتە کارە اجتماعی مردم و ئەرزشە ئضافەت کریاگە لە کار کریاگە کەواتە نەپارتی شتێکە نەیەکێتی شتێکە هەر ڕۆژە ئەوەڵیش هیچی نەون ئێوە یاران ئەیانوێنن سەردار نازانم فڵانە کەس و بەڕێز فڵانە کەس کە هەردەست بوون وەقنی نێڵن جددی ئەم ئینسان جددیەک نێمە دۆڕیاگە ئەمە قنەرە دنیاست جددی مەیگرن لەبەرەوەی سنگ و منە کورد ئێوەن پیای پیانە ئێوەن ئینسانە سەروەر ئێوەن لە خۆتان و مفتێ شخصیت بدەنە ئینسانە بێ شخصیت ئاخێزە کوردەوارە سەر بخۆ لە ئاحادە ئەم مردمە کە ئیمکانی هەست داندانی کوڕە سەروەر و ژنە سەروەریان تیا بکەوێ نیرو دروست ئەکا بە جەهانە کوردی ئەمە گەورەس کە جەهان ئەگۆڕێ نەخوێڕی نەڕەعیەت نۆکەر و خوێڕی و ڕەعیەت بۆی فەرقی ناکا ئەرباب کێس پس تۆ لەگرا کە خۆت وە گەورە ئەزانی بۆ تۆ فەرقەکە ئێستا ڕۆی ئەرباب نەما قنەرێ بەناو ئەرباب تیا شەقەکەی خۆت نیشتە جێگەکەی وێوە دیتان لە تەی ساڵان ڕابردوو ئێمە ئەو کارەمانە کرد لا ئێوە خۆش